بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاریدا 400 ملیار بۆ مانگەکانی 11 و 12 بۆ هەرێمی کوردستان بنێرێت هەریەکە لە یەکێتی و گۆڕان و پارتیش شەڕیانە لەسەرەوەی کەکێ هۆکار بۆ ناردنی 200 ملیارەکە میدیای پارتی باز لەوە دەکات مەسرور بارزانی هۆکار بۆ میدیای یەکێتی باز دەکات بە هەوڵی یەکێتی بووە میدیای گۆڕانش باز لەوە دەکات کە بە هەوڵی وەزیری دارایی بووە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ناردنی 200 ملیارەکە و پەیوەندیەکانی هەرێم و بەغداد و ئایا لە پرۆژە یاسای 2023 هەرێم و بەغداد دەگەن بەڕێکەوتن یاخود کارنامەی کابینەکەی سوودانیش پەیوەست بە هەرێم و بەغداد جێبەجێ دەکرێت لەگەڵ بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگیری پێشووی سەرۆکی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە گفتوگۆ لەسەرم پرسانە دەکەین. کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا سەبارەت بە ناردنی 400 ملیار بۆ مانگەکانی 11 و 12 ئەو لەسەر چ بنەمایە کە ئەنجومەنی وەزیرانی عێراق باسی ڕێکەوتنی لایەنەکان دەکات بۆ پێکەنانی حکوومەت حیزبەکانی تەرەریەکان بەرزکەوتی خۆیان ناوی دەبن لەسەر چ بنەمایەکە و 200 ملیار هاتووە؟ مەناوی خوای گەورە میهرەبان سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانی کەناڵی پەیام سوپاس. ئەم بابەتە لە 2021ەوە بڕاوەتەوە و پێشتریش لە بودجەی ساڵی 2019 و 2021 پشت هەرێمی کوردستان وەکو جەنابتان دەزانن دیار کراوە بەڵام پشت هەرێمی کوردستان بە تەواوەتی تا ئێستا نەگەیشتەوە تا هەرێمی کوردستان بۆیە ئەوە بوو کە لە ساڵی 2021ەوە بڕیار درا کە بڕەپارەیەک وەکو سلفە ئەو 200 ملیارە وەکو سلفەیەک مانگانە بنێڕێ بۆ هەرێمی کوردستان تا ئەو کاتەی کە ڕێکەوتن تەواو دەبێەوە ئەو بڕێی کە لە بودجەدا دیاری کراوە بە هەرێمی کوردستان چەندە بڕەکە بە تەواوەتی بگات هەرێمی کوردستان. جا ئەمە بەپێی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران کە لە 2021 درابوو کە وەکو سلفە 200 ملیارە بێ بەپێی یاسا مادەم بڕیاری ئەنجومەنی وەزیرانی لەسرە ئەمە دەبوایە بە تەواوەتی هەموو مانگەکان لە 21 و 22 بەهات بایە بەڵام ئێمە دەبینی کە نە 21 تەواو هات نە ساڵی 22ش هەموو مانگەکان ئەو 200 ملیارە هات. بۆیە ئەمە شتێکە وەکو ئەرکێکە لەسەر حکوومەتی فیدرالی کە ئەم 200 ملیارە بنێرێ هەموو مانگەکان تا ئەو کاتەی کە ڕێککەوتنێکی تەواو و کۆنکریتی دەکرێت و بەشە بودجەی هەرێمی کوردستان لە ناو بودجەی فیدرالیدا دیار دەکرێت. بۆیە ئەمە بەپێی ئەو بڕیاری ئەنجومەنی وەزیران بووە و ئایا لایەنەکان کە هەر کەسێک دەیکاتە هەر لایەنێک دەیکاتە دەستکەوتی خۆی چی ئەمەی کردووە من پێم وایە ئەمە یەکەم جار لە ڕێککەوتنامە ئەو ڕێککەوتنە سیاسی کە کرا لە نێوان لایەنەکان و لەگەڵ چارچەوەی هەماهەنگی و بە تایبەتی لەگەڵ بەڕێز محەممەد شیع سوودانی کە ئەم ڕێککەوتنە ئیمزاش کرایەک لە خاڵەکانی ئەوە بوو کە ئەم 200 ملیارە تا دەگاتە ڕێککەوتنی تەواو ئەمە بەردەوام بێ. ئەمە بەپێی ئەم ڕێککەوتنە سیاسیە بووە و هەروەها ئەوەی کە با بڵین زەخمیدا و دەفعیدا مەسەلەکە و زیاتر وای کرد کە بڕیار بدرێ و بزانم هاتوچۆی شاندی حکوومەت هەرێمی کوردستان بووە کە چەند جارێک سەردانی بەغدا کرا و جەنابی سەرۆکی هەرێمیش کە سەردانی بەغدای کرد ئەو سەردانانە هەمووی وای کرد کە ئەم بڕیاری ئەوڕۆ بدرێ کە بۆ مانجی 11 و 12 ئەم 200 ملیارە بنێرێ کە دەکاتە 400 ملیار دەنا بەپێی یاسا و بەپێی یاسای بودجەی ساڵی 2021 و بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانی فیدرالی ئەم 200 ملیارە دەبایە هەموو مانگەکان بێ ئەمە وابزانم تا ئێستا هەر 4 مانگ هاتووە لە ساڵی 21 ئەو دوو مانگەش بێ دەکات 6 مانگ یعنی هێشتا حکوومەتی عێراقی 6 مانجی دیکە 6 200 ملیاری قەردارە هێشتا دەبایە بۆ هەرێمی کوردستان بەهات بایە. باشە دکتۆر لەو بڵێ نووسراوێک بڵاو بۆ تۆ هەر بە دەسوخەتی محەممەد شیع سوودانی نووسراوە باز لەوە دەکات کە بەپێی ئەو ڕێکەوتنەی کردیان هێزە سیاسیەکان هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت ئەنجومەنی وەزیران دەنگیدار لەسەر ناردنی بڕی 200 ملیار بۆ هەرێک لە مانگەکانی 11 و 12
ئەوە پێ دوایە بۆی کە خۆی بدزێتەوە لەوەی کە لە پەرلەمان کێشەی بۆ دروزێ بۆی ئەو نووسینەش هەر بڵاو کراتەوە باسی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان دەکات هەری ئەگەر یە گرفتی بۆ دروستکە هەندێک لایەن لە بەرامبەر نردنی و بڕەپارێ ئێمە نازانین ئەو دەستنووسە کە بڵاو کرایەوە کە بە قەڵەمی سۆر نووسراوە نازانین ئایا مە دەستخەتی یان نووسینی بەڕێز محەممەد شیع سوودانیە یان کەسێکی کە نووسێت لەبەر ناوەکەی لەسەر نییە و ئیمزاشی لەسەر نییە لەبەر ئەوە پەرلەمان نابێ گرفت دروستکە لەسەر ئەو بابەتە لەبەر ئەوە ئەم خاڵی ڕێککەوتنەکە کە 200 ملیارەکە بەردەوام بێت تا ڕێککەوتنی کۆتایی ئەمە خاڵێک بوو لەو ڕێککەوتنەکەش لە پەرلەمان دەنجی لەسەدراوە واتە پەرلەمان موسبقا پێشتریش دەنجی لەسەر ئەو خاڵانە داوە موافقەی داوە لەسەر ئەو جێبەجێکردنی ئەوانە بۆیە ئێستا نابی پەرلەمان گرفتی بۆ دروستکە بەڵام ئەمە عێراقە و هیچ زەمانەتێکیش لە عێراق نییە ناتوانێتەوە شتێک زامنکەی بڵێ ئەمە وا دەبێت تەواو نا هیچ دوور نییە ئەمە دەبینیم پێشتر لە ساڵانی 2019 و 2021 و 22 ئەمانە کە لە ناو یاسای بودجەش پشتێری کوردستان دیاری کرابوو یعنی بە یاسا شتەکە ڕێکخرابوو بەڵام دەبینیم لە وەزارەتی دارایی بەڕێوەبەرێکی گشتی توانی کە ئەم شتە ڕابگرێ و ئەنجومەنی وەزیرانی فیدرالی بڕیاریدا کە بڕێک پارە 200 ملیارەکە بێ بەڵام لە ناو وەزارەتی دارایی ڕاگیرە یان لە پەرلەمان گرفتی لە بۆ دروستبوو یان هەندێک لایانی سیاسی لە دەرەوەی حکوومەت توانیان فشار بەسەر حکوومەتەوە دروست بکەن کە حکوومەت ئەم بڕەپارەیە نەنێرێ بۆیە وەکو یاسا وەکو ئەوە مافی هەرێمی کوردستانە و ئەم خاڵەش لە پەرلەمان دەنجی لەسەر دراوە بۆیە پەرلەمان ئێستا بە هیچ شێوەیەک نابێ ڕێگری بکە و گرت لەسەر دروستکە بەڵام دیسانەوە زەمانەت نییە ئومێد دەکەی کە ئەم بابەتە لە پەرلەمان نەبێتە کێشەوە کێشەی بۆ دروست نەکەن هەرچەندە ئەمە خۆ ناچێتە پەرلەمانەوە ئەم 200 ملیارە ئەگەر حکوومەت ئێستا بنێرێ خۆ ناچێت ڕێی پەرلەمان وەربگرێ نا ئەمە کاری حکوومەتە بڕیاری حکوومەت درا و پارەکە دێ بەڵام کێشەکە ئەوەیە کە بودجەی ساڵی 2023 بچێتە پەرلەمان ئەو بودجەیە کێشەی بۆ دروست نەبێ بە تایبەت ئەگەر بودجەکە بە تەنسیق یا بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستان بکرێ بۆ دیاریکردنی پشتی هەرێمی کوردستان لە بودجەی ساڵی 2023 بەڵام ئەم 200 ملیارە پێویست بە دەنجی پەرلەمان ناکە و پێشم وانە پەرلەمان کێشەی بۆ دروستکە چونکە پێشە دەنجی لەسەرداوە باشە کاکتۆر هەر لە ئەو ڕاگەنداوی ئەنجومەنی وەزیران بڵاوی کردوەوە باز لە دیوانی چاودێری دارایی عێراق هەرێم دەکات کە وردبینی بۆ پارەکە بکەن ئەو پرسە چییە ینی کە ئەمەش باز کراوە لە پاڵ نردنی ئەو 400 ملیارە بۆ هەردوو مانگەکە ئەم شاندەی کە چووە چەند جارێکە دەچێتە بەغدا شاندی هەرێمی کوردستان بزانم بەڕێز سەرۆکی دیوانی چاودێری دارایی هەرێمیشی لەگەڵە و ئێستا لێک تێگەیشتێکی باشەیە لە نێوان هەردوو دیوانی چاودێری فیدرالی و هەرێمی کوردستان ئەو کاتێمەش لە بەغدا بووین چەندین جار دانیشتنیان پێکەوە بووە و دیوانی چاودێری دارایی فیدرالی سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و شاندی هەرێمیش دیسان لە چاودێری دارایی سەردانی بەغدایان کردووە و بێکەوە دانیشتن و لێک تێگەیشتن هەیە ئەمە بۆ وردبینێکە لەسەر ئەوەیە کە لایانی فەنی چۆن ئەمە دابش بکرێ و چۆن وا بکەن کە دوانەکەوێ پارەکە بۆ گەیشتی بۆ هەرێمی کوردستان بەڵام زیاتر ئەوەی من ئاگادار بم زیاتر وردبینی دیوانی چاودێری دارایی بەغدا و هەرێم بۆ ئەوەیە کە ئەو با بڵێن داهاتە نانەوتیانەی هەرێم کە دەچێتە بەغدا کە پشتی بەغدایە لە داهات هەرێمدا ئەمانە حساب بکرێەوە بچێتەوە بەغدا لەگەڵ داهاتی نەوت ئەوەی کە ئەو نەوتەی کە لە هەرێم دەردێەوە ڕەوانە دەکرێت ئەمە زۆر بەیاتیادی لە پشت هەرێمی کوردستان دەبڕێ پارەکەی دەبڕێ بە پێی با بڵێ سعری نرخی سۆمۆ دەمێنێ ئەو داهاتە نانەوتیانە وەکو داهاتی گومرگ و خاڵە سنووریەکان و مەتاڕەکان ئەمانە وردبینیەکی دەوێت تا تەماشاکەن چەندە و چەند نییە و بڕەکە بچێتەوە بەغدا بن پێم وایە ئەوەیە نەک ینی پەیوەندی بە 200 ملیارەکەەوە نییە بەڵێ باشە کاکتۆر بەس ئێستا قسە لە ناو هەرێم بەشێک لە پەرلەمانتاران خەڵک
بازەوەکەن ترسیانەیە و 200 ملیارە بۆ موچە خەرج نەکرێ ئەنەی پابند کراوە حکوومەت یارێم چکە باسی لەوەکەی مانگی چواری بەڵند 2021 شەمەند حاڵەتە بوو کە 200 میلیار لە بەغداوە هات 200 میلیار ینی لە داهاتی ناوخۆ کە بۆ موچە خەرج دەکرا کەم کرایەوە ینی چۆن سرف دەکرێت پێ دوای دەخرێتە خزمەتی موچەوە یاخود حکوومەت یارێم لەسەری التیزام کراوە ئەوە بکات ئێمە دەزانین کە ئەو بڕەپارەی پێویستە بۆ موچە لە هەرێمی کوردستان خۆ 200 میلیار نییە لە 200 زۆر زیاترە لەوانە بگاتە 900 میلیار و ئەوانە ئەو 200 میلیارە بەشێکە بەڵێ بەشێکی کەمە بەشێکە ینی دەتوانین بڵێن چارەجی ئەو بڕەپارەیەکەوە پێویستە بۆ موچە بڕەپارەکەی دیکە لە کوێ دەگەێت لە داهاتی ناوخۆ لە فرۆشینەوت و ئەمانە دێ ئەم 200 میلیارە ینی پێویستە حکوومەت لەگەڵ پارەکانی دیکە لەگەڵ داهاتەکانی دیکە ڕێک بێخی بۆەوەی موچە بدا و ئەو مانگانش کە موچە درایە هەر ئاوا موچە درایە و ئەو 6 مانگی وەکو باسم کرد کە پێویست بوو لە 2022 تا ئێستا کە 200 میلیارەکە نەهاتووە بێ 200 میلیارەکەش حکوومەت یارێم توانی وێتی بە هەر شێوەیەک بێ لە داهاتی ناوخۆ لە پارەی نەوتوانە پارەی موچە دابین بکە بۆیە بە دڵنیاییەوە پێویست ئەم 200 میلیارە بۆ پارەی موچە تەرخان بکرێ باشە پێ دوایە مەسلەی پرۆژە کاکتۆریانی دابشتنی موچە خێراتر بکە چکە ئێستا 22 موچەی مانگی 11 کۆتایی پێدێ ینی وا بکە موچەی مانگی 12 نەچێتە مانگی یەک ئەو 400 میلیارە هاوکار بێت بۆ ئەو پرسە ئەمە دەمێنێتە سەر ئەوەی ئایا کەی ئەم 400 میلیارە دەگا ئەوەی من دەزانم حکوومەت یارێم داوای کردووە کە بەلانی کەم بە 2 سلفە بگا یعنی بە 2 جار بە 2 وەجبە 200 بێ ئایا ئەو 200 یەکەم کەی دێ و 200 دووەم کەنجین دێ ئایا ئەو 200 یەکەمە کە دێ ئایا بڕەپارەیەکی دیکە ینی 700 میلیارێک لە دەستی حکوومەت هێرێم هەیە تا لەگەڵ ئەو 200 بیکاتە 900 موچەی پێ بدا ئەوە کێشەکە لێرێ ئەو 200 هات ئەو 200 دابش ناکرێ بڵێ وڵا دەی دابشەکەن هەتا ئێمە دەچیشتی کە پەیدا دەکەین نا دەبێت پارەی تەواو بەدەست بێ جا بۆیە ئەمە دەبێتە سەر ئەوەی ئایا ئەم 200 میلیارە کەی دێ و 200 وەجبەی دووەم کەی دێ و ئایا ئێستا حکوومەت هێرێم چەندی لە بەردەستە بۆ ئەوەی لەگەڵ 200ەکە لێکی بدا و بیکاتە پارەی موچ ئەمە دەبێتە سەر ئەوانە من نازانم ئایا موچەکەی دەدرێ یان نا باشە کاکتۆر ینی ناردنەکەی پێدوانی هەمووی بە یەکجار سرف بکرێت 400 میلیارەکە ینی یاخود پێشتر ئالێتی ناردنی پارە لە بەغداوە چۆن بووە ئالێتەکەی نا پێم وانە هەمووی بەیەکەوە بێ لەبەرەوە هەم لەوانەیە سیولەیان نیە ئەوەندە لەوانەشە بە 2 وەجبە ئەگەر نەیکەنە زیاتر ینی حکوومەت هێرێم ئێستا داوای کرد شانەکە داوای کردووە کە بە 2 وەجبە بێ بەڵام ئەگەر حکوومەتی بەغدا نەیکاتە 4 وەجبە و 5 وەجبەش وەکو ئاگادارن کە پێشتریش ینی پشت شێرێمی کوردستان کە لە بەغداوە مانگانە دەهات ئەمە بە 4-5 وەجبە دەهات ینی هیچ کاتێک وەجبە کامل لە مانجی خۆیدا نەهاتووە بۆیە ئەمە ینی مەسلەیەکی حسابیە و داراییە لەوانەیە ینی سیولە نەبێ پارەیان نەبێ نەختینیان نەبێ کەی دەبێ ئەوە بۆیە دەڵێم کەی ئەو 200 میلیارە دەگە ڕاست ێستا بڕیارەکە دراوە بەڵام خۆ لەگەڵ بڕیارەکە نایگوە ها فەرمولا و چی شێک دامنین شاندی هەرێم فەرمو لەگەڵ خۆتان بەرنەوە نا ئەمە دەبینێ هێشتا هەندێک ئوموراتی لە وەزارەتی دارایی هەیە موافقاتی دەوێ و ئەم فەرمانە دەچێتە وەزارەتی دارایی وەزارەت دارایی ئیشی لە بۆ دەکاو و پارەکە ڕێک دێخی ئایا هەیە یان نا ئەو جا ئەمە دێ بۆ هەرێمی کوردستان جا کەی دێمە چەندی تێدەچێ بەڵام ینی وا چاوەڕوان دەکرێت کە پێش کۆتایی ئەم ساڵ یعنی پێش کۆتایی سەری مانجی 12 200 میلیارەکە بگات جا ئەگەر 200 میلیارەکە هات ئەو کات لەگەڵ ئەو پارەی کە لە هەرێمدا هەیە ئەمە بەدڵنیاییەوە وەکو موچە دابش دەکرێت لەوانەیە ینی موچەی مانجی 11 پێ دابش بکرێت مانجی 12 بینێتە بۆ سەرەتای ساڵی 2023 لەوانەیە ینی ئەوە بۆ چوونی خۆمە باشە بەس دکتۆر دوایەوەی کە ئێستا بڵێن ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی داوە وەزیری دارایی کە پێشتر بەڕێوەبەری گشتی بودجەش بووە خەرجی دەکات یاخود تاو بڕیار درا و هیچ کێشەیەکی نەماوە خەرجکردنەکەی
وڵای کاک حەچی وەکو جەنابیشتان دەزانن یعنی پێشتر ئەنجومەنی وەزیران بڕیاری دەدا بەڵام لە وەزارەتی دارایی کێشەی لە بۆ دروست دەبوو بەڵام ئێستا ئایا لەم کابینەیەدا ئەمە جارێشە نەماندیتووە ئەمە وەکو بڵین ئەمە دەبێتە تاقیکردنەوەیەک بۆ بڕیاری حکوومەت لەم کابینەیەدا ئایا بزانین بڕیاری حکوومەت ئەو هێزەی هەیە ئەو قووەتەی هەیە کە وەزارەتی دارایی یان وەزیری دارایی یان بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەت دارایی ڕێگری بک لەو بابەتە ئەمە بابینیم زین لەم چەند ڕۆژەی داهاتوودا ئەگە پارەکە بە ئاسانی گەیشت یعنی کەواتە تەنسیقێکی لە مابینی ئەنجومەنی وەزیرانی بەغدا و لە مابینی وەزارەتی دارایی ئەگەر تاخیر بوو ئەو ڕۆژبەی ئەم هەفتەی دیکە ئەمە دیارە کێشەیەکی بۆ دروست دەکرێت ئومێدەوارم کێشەیە بۆ دروست نەکرێ لەبەر ئەوەی ئەمە بڕیاری بە تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیران نییە ئەمە بڕیاری ئەنجومەنی وەزیرانە بە هەمووی دەنجی لەسەدراوە لە ئەنجومەنی وەزیرانی فیدرالی دەنجی لەسەدراوە بۆیە ئەمە نابێت کێشەی بۆ دروست بکرێ باشە ئەو کاتێک کە بەڕێستان لە پەرلەمان بوون ماوەڵتان کردووە لەگەڵ وەزیری دارایی بڵێن بۆ پرسی بوجە ئەوانە چۆنە تێڕوانی چۆنە ئیدارەدانی بۆ مەسەلەی بوجە هەرێم و بەغداد چۆنە تەیف سامی مەبەستم ئەم بەڕێزە ئافرەتێکی با بڵێن پرۆفیشناڵە ینی لە کارەکەی خۆی زیرەکە و ینی پابندە لە 100 پابندە بە یاسا و تعلیمات لە یاسا و تعلیمات دەرناچێ بۆیە مامەڵەی هەندێک ینی ئاسان نییە مامەڵەکەی وشکە مامەڵێکی یاسایی وشک دەکە ئەوەی کە لی با بڵین دیارە یان دەناسرێتەوە ئەم ئافرەتە دەناسرێتەوە بە سێ وشە نییە و نیمە و لە کوێ بینم ماکو ما عندي نجيب ئاوای دائما هەر ئاوا بووە کە ینی داوای تەخسیصاتی بلێ دەکەی داوای بەشی خۆتی لێ دەکەی لە بودجە پارێزگاکان داهاتن داوای بەشی خۆیان دەکرد یان مەثەن وەزارەتێک داوای مەثەن بەشی خۆی دەکات لە تەخسیصات ئیتر ئەمە کارەکەی بووە بۆیە مامەڵە لەگەڵی ئاسان نییە بۆیە دەڵێن بزانین ئایا هێزی حکوومەتی بەڕێز کازمی چەندە لەسەر وەزارەتەکانی خۆیەوە ئەمە بەڵێ ئەمە بەڵێ سوودانی ئەمە لەلایەک لەلایەکی دیکەشەوە لە بیرمان نەچێ دیسانەوە یعنی هێز و لایەنە سیاسەکانی دەرەوەی حکوومەت دیسان لەوانەیە هەژمونیان بەسەر حکوومەت و بەسەر وەزارەتی داراییدا مابێ ئەمانەش هەتا ئێستا چ دیار نەبووە من ئومێدەوارم کە ئەو کێشانە دروست نەبێ بەڕێز تەیف سامی بە ئاسانی بڕیارەکە بداوە هیچ بەڕێوەبەرێکی گشتیش نەتوانێت بڕیارەکە ڕابگرێ و لایەنە سیاسیەکانیش نەبنە کێشە لە بەردەم ئەم ڕێککەوتنە چونکە ئەمە ڕێککەوتنەکە هەموو لایەنەکان ئیمزایان لەسەر کردووە چ لایەنە شیعەکان چ لایەنە کوردیەکان ئەو لایەنانەی کە داخل بوونەوە لایەنی سونەش ئەوەی کە لە پێکێنانی ئیدارەی دەوڵەت لە تەحالوفی ئیدارەی دەوڵەتدا بۆ پێکێنانی ئەم کابینەیە هەموو ئیمزایان کردو ئومێدەوارم لە ئیمزای خۆیان پەشیمان نەبنەوە بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە یاسای بوجە هۆکاری چێکە دواکەوت پێشتر دەبووە مانگی دەبێ بەڵام حکوومەت پێکێنانی حکوومەت دواکەوت ئێستش دەچێتەوە مانگیەک وایە بەوەی کە ئێستا پەرلەمانی عێراق لە پشوودایە یعنی جێبەجێکردنەکەی پێرەچێ بچێتە مانگی 4 و 5 ساڵی داهاتوو ئەوەندە تا ڕێنمایی دەرەچێت لەلایەن وەزارەتی دارایی و دەچێتە بواری جێبەجێکردنەوە چاوەڕوان دەکرا کە لە پاش پێکێنانی حکوومەتی بەڕێز سوودانی بە ماوەیەکی کەم چاوەڕوان دەکرا کە ئەو بودجەیە بێت چکە بودجەکە ئامادەکرا بوو حازر بوو بودەکە تەواو بوو لەوانەیە هەندێک لە مەساتی ئەخیر ینی بەپێی تێڕوانینە حکوومەتی بەڕێز سوودانی هەندێک شتی بگۆڕابایە بەڵام دیارە زۆر شت گۆڕاوە یان دیارە تەوەجوهێکە بووە کە بودجە تاخیر بکرێ وەکو ئەسباب وەکو ئەوانەی کە باڵێت یاساییەکان باسی لێوە دەکەن یان ئەوانەی کەوا پسپۆری داراییان هەیە باسی لێوە دەکەن دەڵێن نا بودجە کارێکی زەحمەتە و تەواو نەبوو لە وەزارەت تەواو نەبوو جارێ ئەینجا وەزارەت دانیشتو کۆبوونەوەی هەبووە لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی و لەگەڵ چەند موئەسسەسەیەکی نێودەوڵەتی دیکە و چوون لە عەمان چەند ڕۆژ ماونەتەوە
شاندی وەزارەتی دارایی عێراقی لەگەڵ ئەوان لە عەمان کۆبوونەوەیان کردو لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی و بۆ ئەوەی کە بودجە بە شێوەیەکی ڕێکوپێک بکرێ و اینجا بنێرێ بۆ حکوومەت. ئێستا ئەوەی بڵاو کراوەتەوە کە وەزارەتی دارایی کارەکەی لەسەر بودجە تەواو کردووە و ڕەوانەی ئەنجومەنی وەزیرانی کردووە. ئەنجومەنی وەزیران ئەگەر چ گۆڕانکارێکی بەسەردانەهێنێ و دەنجی لەسەر دەدرێت کە دەنجی لەسەدرا اینجا ڕەوانەی پەرلەمان دەکرێت. لە پەرلەمانیش لە لیژنەی دارایی بەلای کەم مانجێکی دەوێت بۆ ئەوەی گفتوگۆی لەسەر بکرێەوە تەماشا بکرێەوە لەگەڵ هەموو لایەنەکان و وەزارەتەکان کۆبوونەوە دەکرێت تا لێرە زیادکە و مەثەن کەم دەکرێت لەوانە هەندێک گواستنەوە مناقەڵە دەکرێت لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە و لایەنە سیاسیەکان لە پەرلەمان هەر لایەنەک و دەیەوێ ئەوەی کە خۆی دەیە پرۆژەکانی خۆی بچەسپێنە لە بودجەدا ئەمە بۆیە ماوەیەکی دەوێت. بەڵام ئەگەر بیانەوێ زوو بەڕێوە بچ ئیرادەیەکی سیاسی هەبێ کە زوو بەڕێوە بچێ وەلە ئێستا پەرلەمان لە ناو پشودایە دەتوانرێت پەرلەمان بانگ دەکرێتەوە وەکو دانیشتێکی ئیستثنایی کۆبوونەوەی ئیستثنایی دەکرێت جەلسە بۆ ئەوەی کە باس لە بودجە بکرێت و بودجە بدرێتە لیژنەی دارایی. تاپان چونکە هەتا ینی خوێندنەوە یەکەمی بۆ نەکرێ ناچێتە لیژنەی دارایی بۆیە پێویست بۆ دەکات کە پەرلەمان دانیشتێک بکە بۆی خوێندنی یەکەم بۆ بودجە بکە و بیداتە لیژنەی دارایی. بەڵام من پێم وایە هەندێک هۆکاری سیاسی شێ بێجگە لە هۆکارە هونەریەکان من بەڕای من هەندێک هۆکاری سیاسیش هەنە کە وا دەکەن کە بودجە دوا بکەوێت چونکە لە دواکەوتنی بودجە زیاتر دەستیان واڵا دەبێ و بۆ مەسەلەی گەندەڵی و ئەمانەدا کە بودجە هەبوو مەجای گەندەڵی کەمتر دەبێتەوە. بەڵام ئومێد دەکەی کە لە زووترین کاتە لە نەگاتە مانجی 3 و 4 ساڵی نوێ لەسەر و بەندی کۆتایی مانجیەک و مانجی دوودا بودجە کارەکانی خۆی تەواو بکە لە پەرلەمان. باشە بەس کاکتۆر پێش چەندی پێرەچوو یاسای بودجە لە پەرلەمان پەسەندکردنی بۆنم لەگەر مانگی یەک پەرلەمان ئیشی لەسەر بکە مانگی دوو دەنگی لەسەر بدرێت کاتیشی دەوێت تا ڕێنمایوشتی بۆ دەرەچی ینی لە پەرلەمان بەلای کەم لە پەرلەمان لە مانجێک بۆ 45 ڕۆژی دەوێت مانجێک بۆ 45 ڕۆژی دەوێت تا کارەکانی تەواو بێ ئەگەر بە تێر و تەسەلی ئیشی لەسەر بکرێ و تەواو چونکە وەکو گوتم ئەو کار لەوێ دەبێتە موزایدات و دەبێتە شەڕێکی ینی پەرلەمانی و سیاسی لە بۆ بودجە سونە دەیەوێت پرۆژەکانی خۆی دابنێ و شیعە مەثەن ئەو لایەنە دەیەوێت پرۆژەکانی خۆی دابنێ کورد دەیەوێت شتەکانی خۆی بڕوا و جا لێرە نەقڵ دەکەم بۆ شوێنێکی دیکە پارە لە پارێزگایك دەبن بۆ پارێزگایەکی دیکە لەبەرەوەی پەرلەمان بۆی هەیە مناقەلە لە شوێنێک بۆ شوێنێکی دیکە بکە وهروە بۆ شەیە کەم بکاتەوە. بەڵام ئەگەر ویستی بودجەکە یان بڕی تەواوی بودجەکە زیاد بکە ئەو کات دەبێ موافقی حکوومەت وەربگرێەوە و تەوسیە دەکات ڕادەسپێر بۆ حکوومەت بۆ زیادکردن. بەڵام پێم وانە زیاد بکرێ وەکو ئەوەی کە ئێستا دەگوترێ بودجەکە پێشان دەیاگو 130 ملیار ئێستا دەڵێن لە مابەری 150 ملیار و 200 ملیارە یعنی پارەکە کەم نییە بۆیە لێرە لایەنە سیاسیەکان بەڕاستی دەکەونە گۆخۆ بۆ ئەوەی کە پرۆژەکانی خۆیان تێدا چەسب بکەن. مانجێک کەمتر نابێت لە پەرلەمان مانجێک هەتا 45 ڕۆژی دەوێت لە پەرلەمان تا بە تەواوەتی دەنجی لەسەر بدرێ. باشە بەس وەکو ئەوەی بڵێنە سەڵاتی پەرلەمانەوەی کە بەڕێزت باسەکە ئێستا باز لەوکەن باسی لە 130 ملیار دلار دەکرێت بە پارەکەی خۆمان باسی 180 تریلیۆن بە 190 تریلیۆن دەکرێت کە بەخەملێنرێت. ئێستا پەرلەمان تەنها دەسەڵاتیەوەیە کە کەمی کاتەوە بڵێن بودجەکەی بیگوازێتەوە دەسەڵاتی ترینیە پەرلەمان نەخێر دەسەڵاتی زیادکردنی نییە و دەسەڵاتی ئەوەشی نییە کە پرۆژێ ئەوەندە زیاد تێبخا کە بڕی بودجەکە زیاد بکە لەبەرەوەی حکوومەت دەڵێ من ئەوەندەم هەیە پارەکە ئەوەندەیە دانراوە. بەڵام پەرلەمان دەتوانێت هەر لە ناو بازنەی ئەم بڕەپارەیەدا جێگۆڕچێ بکە ئەمەندە پارە بۆ مەثەلەن فلان وەزارە زۆرە کەم دەکەمەوە دەچی دەرمە فلان وەزارە ئەمە بۆ مەثەن فلان پرۆژە زیادە لێکەم کە ئەو بدە فلان پرۆژە یان هەندێک پرۆژە نوێ دادەنێن لەکوێ پارێ بۆ دەینی لەوێ 5 ملیار لەوێ 10 ملیار لەوێ 100 ملیار لەوێ کەم بۆ ئەوەی ئەم
پرۆژەیە پێپڕ بکاتەوە بە مەرجێک کار نەکاتە سەر بڕی کۆتایی بودجەکە بڕی کۆتاییەکە هەروەکو خۆی بمینێتەوە یان کەمتر بکرێت دەبێ بەڵام ناکرێت بڕەکە زیاد بکرێت. باشە بەس ئەوەی باسی بانکی نێودوڵەتی و سندوقی دراوی نێودوڵەتیت کرد کە بەڕێزوتر لە ئوردون کۆبوونەتەوە لەگەڵ وەزیری دارایی و حکوومەتی عێراق ئەوان بڵێن ئیشیان چییە ینی ڕاوێژکردنە یاخود ئیشیان چییە لە مەسلەی مامەڵەکردن لەگەڵ پرۆژە یاسای بودجەی عێراق؟ ئیشان ئەوەی ئەوان وەکو ئامۆژگاری پێشکەش دەکەن ئەوان ئامۆژگاری پێشکەش دەکەن و با بڵێن شت دەدەن معلومات دەدەن زانیاری دەدەن بۆ ئەوەی کە ئابووری عێراق ببوژێتەوە بۆ ئەوەی ئابووری عێراق لە ساڵانی داهاتوو زیاد بکە ئەوان هەندێک تەوجیهاتی خۆیان دەدەن هەندێک ئامۆژگاری دەدەن پێمان وایە ئەوان دەڵێن پێمان وا باشە وا پێمان باشە کە ئێوە جەخت لەسەر پرۆژەکانی مەسەن با بڵێن ئاو بکەنەوە لەسەر مەسەن پرۆژەکانی ڕێگاوبان بکەنەوە لەسەر مەسەن خزمەت گوزاری بکەنەوە لەسەر ئەو بابەتانە بۆ ئەمە وەکو ئامۆژگاری پێشکەشەکەندن ئەوان بۆیان نییە شت فەرز بکەن یان دەڵێ مەفەرەن پارەی زۆر سرف مەکەن لەو بوارەدا بۆ ئەوەی کە نەختینەی دەوڵەت کەمتر نەبێتەوە هەندێک مەسەری با بڵێن زەریبە و باج و ئەوانە لەوان دەڵێن زیادکەن بۆ ئەوەی داهاتان زیاد بێ وا دەکات کە داهاتی حکوومەت زیاد بێەوە خەرجەکان کەم کاتەوە چەند ئەوان پێیان دەکرێت خەرجی کەم دەکەنەوە بۆ ئەوەی داهات زیاد بێ و بتوانێت کە ئابووری عێراق ببوژێتەوە بۆیە ئەوان ینی با بڵێن هەندێک لە پسپۆرانی نێودەوڵەتی دەڵێن ئومێدمان وایەوە چاوەڕوان دەکەین ئابووری عێراق لە ساڵی 23 بژانەوەیەکی باش بەخۆیەوە ببینێت بەچی بەوەی کە ئەوان ئامۆژگاری دەکەن خەرجیتان کەم بکەنەوە بەوەی کە پارەی زیادتە بەدەستەوە ببینێەوە داهاتان زیاد بکەن. ئەمە لەوانەیە وا دەکا کە هەندێک با بڵێن باج و زەریبە زیاد دەکرێت لەوانەیە مەتەن تەعینات کەم دەکرێت بۆ ئەوەی کەەوە خەرجی کەم بێتەوە ئەو شتانەیەکەوە حکوومەت دامی دەکرد مەسەرەن با بڵێن یارمەتی دەدا لە مەسلەی خزمەت گوزاری و لە مەسلەی تەموینی و لە مەسلەی ئازوقە و ئامانە حکوومەت کەمی دەکاتەوە یارمەتەکەی خۆی بۆ ئەوەی ینی خەرجی کەم بێتەوە ئەو نەوع ئامۆژگارانە پێشکەش دەکەن دەنا بۆیان نییە شت فەرزکەن بەسەر عێراقدا. باشە کاک تۆ سەبارەت بە ڕێژەی بڵێن پشکی هەرێم لە ناوبوجێ عێراق ئاماری وەزارەتی پلاندانن باسی لە سەدا نزیکەی لە سەدا 14 دەکات ئەو لە سەدا 14 دەبێت وەزیرە کوردەکان کە ئێستا لە کۆی 23 وەزیر 4 وەزیری کورتێ بیچەسپێن یاخود لە ناو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق ئەو ڕێژەیە دەبێت یەکلا بکرێتەوە؟ بەخۆی وەکو دەزانن یەکەم جارکو باسمان کرد لە ئەنجومەنی وەزیران دەنگ لەسەر بودجە دەدرێ یەکەم جار پێویستە لە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیرانی فیدراالیدا ئەم پشکە دیاری بکرێ بڵێ پشت هەرێمی کوردستان لە 14 یان لە 15 لەوێ دەبێ بڕیار بدرێ و دەنجی لەسەر بدرێ بۆیە پێویست دەکات کە هەم لە ناو وەزارەتی دارایی یەکەم جار دابدرێ ئەگەر لە وەزارەتی دارایی دانەنرا دەبێت لە ئەنجومەنی وەزیران وەکو ئەمە پێشنیار بکرێ بۆیە پێویستە وەزیرە کوردەکان ئەوانەی کە لە ئەنجومەنی وەزیراندان پێویستە جەخت لەسەر ئەوە بکەنەوە هەرچەندە لە کۆتاییدا لە ناو ئەنجومەنی وەزیرانی فیدراالیشدا ئەم بابەتە دەخرێتە دەنگدانەوە کە خرا دەنگدانەوە ئەگەر ئەم 4 وەزیرەی کووردە هەر ئەوان بەتەنێ بوون ئەوانەی کە دەنجی لەسەر نەدا ئەوە ناتوانن ئەوان هیچی لەگەڵ بکەن بۆیە پێویست دەکا ئەمە وا پێویست دەکا کە بەڕێز وەزیرە کوردەکان لەگەڵ وەزیرەکانی دیکە لەگەڵ لایانی شیعە و لەگەڵ لایانی سوننا ڕێکەوتنێکیان هەوڵێک بدرێکە دەنگ بۆ خۆیان پەیدا بکەن لەناو لە کاتی دەنگداندا لە ئەنجومەنی وەزیران دەنگ بێنێ کە ئەو بڕێی یان بەشی ڕێژەی هەرێمی کوردستان بەلای کەم 14 دەبێ ئەمە دەتوانن ینی بەمەرجی قەنەعەتیان پێبینن کە وەزارەتی پلاندانانی عێراق بە شێوەیەکی فەرمی بۆ خۆی ئەمە لە ساڵی 2010ەوە ئەم شتە نوێ نییە لە ساڵی 2010ەوە وەزارەتی پلاندانانی عێراق ڕێژەی هەرێمی کوردستانی قەملاندووە لە چاو عێراق بە 13.9 وتەبانەمە ساڵ بە ساڵ زیاد دەکات ڕێژەکە بەرز دەبێتەوە معقول نییە خۆ ڕێژەی دانیشتووان لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010ەوە هەتاکو ئێستا وەکو خۆی نەماوە خۆ 4 ساڵە
ئەکیید گۆڕانکاری بەسەداتەوە بۆیە بەلانی کەم ئەم لە سەتا چواردەیە ئەمە ڕێژەی فەرمی وەزارەتی پلاندانانی عێراقا بۆیە بڵێ عێراقەتۆ وەزارەتی پلاندان ئێوە بۆ خۆتان ئەمەتان گوتووە بۆ خۆتان ڕاتانگەاندەوە کە ڕێژەکە لە سەتا چواردەیە باشە خێری ئێستا لە سەتا 12.6 دادنێن دیسان یعنی ئەگەر ئێمە داوای لە سەتا حەفدەکە نەکەین کە لە سەتا حەفدەکە چەند ساڵ لەسەری ڕۆیشتین ئێمە خۆ داوای لە سەتا چواردە دەکەینەوە بەڵگەشمان لەسەر ئەوەیە وەزارەتی پلاندانی عێراق بۆ خۆی بە فەرمی ئەوەی ڕاگەاندەوە بۆیە پێویستە بەم شێوەیە گفتوگۆ بکرێت ئەگەر دانرا لەوێ ئەوە بۆ پەرلەمان ئاسان دەبێت لە پەرلەمان ئاسان دەبێت کە ئەم ڕێژەیە بڕوە بەڵام ئەگەر لە ئەنجومەنی وەزیران دانەنرا ئەو ڕێژەیە هەر ماوە 12.67 لە ناو پەرلەمان من بە زەحمەتی دەبینم بەڕاستی ئەو کات دەبێتەوە ئەوەیە کە ئەندام پەرلەمانە کوردەکان لە ناو پەرلەماندا لۆبیەک دروستکەن لەگەڵ پەرلەمانتارانی دیکە بۆ ئەوی دەنگ کۆبکەنەوە کە ئەوە زۆر زەحمەتە ناکرێ بەڵام مستحیلی ژنیە یعنی پێویستی بە هەوڵێکی زۆر هەیە لەگەڵ لایەنەکانی دیکە هەم هەوڵی سیاسی هەم هەوڵی نێو پەرلەمانیشی دەوێت بۆ ئەوەی کە دەنگ بدرێت لەسەر ئەوەی کە ئەم 12.6 بکرێتە بەلانی کەم لە 14. بەڵێ سوپاسان دەکەین ناوبڕێکمان هەیە دێمەوە لاتان بەڵێ بینەرانی بڕێز ناوبڕێکی کورد و دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان هەیە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جافر سەردەبینی یاریەکی زۆر خۆشە بەتامینی تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جپسی نینی کامێکی لێیاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر سەبارەت بە بەشداری نەکردنی وەفدی یەکێتی لە دانوستان کاریگەری دەبێت چونکە ئێستاش ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە تیمی یەکێتی لە حکوومەت باز لەوە دەکەن کە ناکرێت ئەو 200 میلیارە بکرێتە مڵکی کەسێک و گوایە ئەوانیش ڕۆڵیان هەبووە پێشتر تێیدا ماوەستم بەشداریەکردنی یەکێتیە لەو وەفدەی هەرێم کاریگەری دەبێت بۆ باغداد هەر دوورە پەرێزیەک و هەر لێکترازانێک هەر باوڵێن ساردیەک لە نێوان لایەنەکانی کوردی بە تایبەتێکێتی و پارتی بێگومان ینی کاریگەری لەسەر مامەڵەکردن لەگەڵ بەغدا دەبێت چونکە بەغدا هەموو کات دائیمەن ئیستیقلالی ئەوە دەکا ئەگەر نێوماڵی کورد یەک نەبێ ئەگەر پەرتەوازایی لە نێوان لایەنەکانی کوردیدا هەبێ ئەمە ئیستیقلال دەکا و بە هەلی دەزانێت بۆ ئەوەی کە مافەکانی پێشێل بکە و با بڵین وەکو
بەرامبەرێکی لاوانس مامەڵێ لەگەڵ بکە لەبەر ئەوە من ئومێدەوارم ئەم بابەتە ینی پەیوەندی نێوانێکێتی و پارتی بە تایبەت و پەیوەندی نێوان هەموو لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بچێتە قۆناغێکی نوێوە قۆناغێکی باشتر لە پەیوەندیی چاک و بەهێزەوە مامەڵە بکرێت چونکە من زۆر جاریان جەخت لەسەر ئەوە دەکەم و دەڵێم هەتا نێو ماڵی خۆمان ڕێک نەخینەوە هەتا لە نێو خۆماندا بەهێز نەبین لە دەرەوە بەهێز نابین هەتا ئێمە مامەڵەمان لەگەڵ یەکدیدا مامەڵەیەکی دروست نەبێ ناتوانین مامەڵەیەکی دروست و یاسایی لەگەڵ بەرامبەرەکەشمان بکەین وە بەرامبەریشمان بە چاوێکی پڕ بایەخەوە تەماشامان ناکە ئەگەر ئەو یعنی پەیوەندی نێوانمان بەو شێوەی بێ کە ئێستا هەیە بۆیە ئومێدەوارم و داواکاریشم کە ئەم پەیوەندیە لە ئەنجامی گفتوگۆیەکی باشەوە بچێتە قۆناغێکی باشتر و گفتوگۆکان دەست پێ بکەنەوە ئەو ساردیە و ئەو ناتەبایەی نێوانیان نەمینێ دەنا بەڵێ بێگومان تەسیر لە کاریگەری کوردی دەکا لە بەغدادا باشە بەس دکتۆر سەبارەت بە بڵێن تەسلیمکردنەوە یاخۆ تەسلیم نەکردنی پێشبین دەکرێت ئەم ساڵی وەکو ساڵانی ڕاب بڵێن بۆ 2023 هەر بڵێن 200 ملیارەکە بێت یاخود مانگانە زیاتر لە تریلیۆنێک دینار لە بەغداوە بێتنەوە تەسلیم بکرێت کامیان زیاتر پێشبینی کراوە هەروەکو ساڵانی ڕابردوو یاخود ڕێکەوتنێکی نوێ دەزانی کاک حەچیمە ینی لە ئەڵلقەکانی ڕابردوو زۆر باسی ئەومان کردووە باوەڕ کە بەغدا کە دڵێ نەوت تەسلیم کە نەوت تەسلیم کە بەغداش بە شێوەیەکی حەقیقی لە ڕاستیدا توانای ئەوەی نییە کە نەوت هەرێمی کوردستان وەربگرێ و بۆ خۆی بیفرۆشێ ناتوانێت لەبەرەوەی کێشەی ئەوەندە زۆرە کێشەی خۆی ئەوەندە زۆرە و نەوت هەرێمی کوردستان ئێستا بەستراوەتەوە بە چەند کۆمپانیایەکەوە مامەڵەیان لەگەڵ کردەوە گرێبەست هەیە و گرێبەستەکانی چۆنەتە بەغدا تەماشای گرێبەستەکانی کردووە و دانی بەو گرێبەستانە ناوەکەەوە حکوومەت هەرێم کردوێتی لەگەڵ و کۆمپانیایانە بۆیە ینی لە کۆبوونەوەیە کە من لەگەڵیان بووم لە 2020 بوو ئابزام هەر لەگەڵ ینی شاندۆ حکوومەت لەگەڵ بەغدا وەزیری نەوت وەزیری دارایی هەر بە ئاشکرا گوتیان کاکە ئێمە ناتوانین ئەو نەوتە ئێوە وەربگرین ئێمە بۆ خۆمان کێشەی خۆمان کەم نییە ئەو نەوتە ئێوە ئێمە وەرناگرین ئەوەی کە داوا دەکەن زۆر ئەوەی کە داوا دەکەن ئەوەندەیە کە نرخی یان پارەی ئەقیامی ئەو نەوتەی کە لە هەرێمی کوردستان دەردێ پارەکەی بدرێتە بەغدا ئەمەش اتفاقی لەسەرکرایە ئەمە یعنی حکوومەت هەرێمی کوردستان ڕازی بووە بەوە و لەوەم بودجەکان وان نووسراوە لە بودجەی ساڵی 2019 وان نووسرا لە بودجەی ساڵی 2021 وان نووسرا کە حکوومەت هەرێم پێویستە ئەو بڕەنەوتە چەند دەدا خۆ 406,000 بەرمیلە یان زیاترە کەمترە لە مانجێکدا چەند دەردەینی ئەم بڕەپارەیە تەحدید دەکرێت بڕەپارەکە بەڵام ینی کێشەکە لەوەیە کە قەدریان لە ئێمە کرد لە هەرێمی کوردستان کرد دەبێ ئەم نەوتە تۆ بە پارەی سۆمۆ بدەیەوە بەغدا پارەکە بدەیەوە بەغدا ئێمە بە دڵنیاییەوە یعنی حکوومەت هەرێم ئەو نەوتەی کە دەفرۆشێ بە نرخێکی کەمتر دەفرۆشێ لەو نرخەی کە بەغدا نەوتەکەی خۆی پێ دەفرۆشێ ئەمەشیان ئەسبابی ینی یاسایی و فەنیشی هەیە بۆیە پێویستە ینی حکوومەت هەرێم بە چەند ئەو نەوتە دەفرۆشێ پارەی زیاتر بداتە بەغدا ئەم پارەی لە چێ دەیدا لە پشت هەرێمی کوردستان لە بودجەی عێراقدا ئێستا بۆ نمونە بڵێن ئەگەر یعنی پشت هەرێمی کوردستان لە بودجەی عێراق ئەگەر بە پێی لە 12 حساب کرا ئەمە پێی 14 حساب کرا بۆ نمونە با بڵێن مانگانە تریلیۆنێک و 500 ملیار دینارە مانگانە تریلیۆنێک و 500 ملیار بۆ نمونە پشت هەرێمی کوردستانە لە بەغدا کە مانگانە دەبێ بێ لەم تریلیۆن و 500 ملیارە بڕی ئەو پارەیە دەجێڕێتەوە لە بەغدا کە حکوومەت هەرێم نەوتەکەی پێ دەفرۆشێ یعنی ئەو مسبقەن پارەی خۆی جێڕاوەتەوە و بە زیاتریش دەجێڕێتەوە ئەوەی کە دەمێنێتەوە دەیداتە حکوومەت هەرێمی کوردستان جا ئەو حسابە تا ئێستا تەواو نەبووە ئایا داهاتە نەوتیەکان چەندە لە هەرێم داهاتی غەیرە نەوتی چەندەوەکو باسمان کرد مەسەلەی
باجە مەسلەی گومرگە مەسلەی خاڵە سنووریەکانە ئەمانە چەندە ئەمانە هەموو حساب دەکرێت لە پشت شەریمی کوردستان دەبڕێ باقیەکە دەدرێ بە هەرێمی کوردستان ئەم حساباتانە تا ئێستا تەواو نەبووە ئەوەیە کە دەڵێن دیوانی چاودێری دارایی لە هەرێم و لە بەغدا پێویستە تدقیقێکی بکەن لەگەڵ لیژنە فەنیەکانی دارایی و نەوت پێویستە ئەمە بڕیاری لەسەر بدەن جا ئەو کات گوترا تا ئەو تدقیق و تا ئەو بینە و بەردەیە تەواو دەبێ با ئێستا مانگانە وەکو سلفەیەک 200 ملیار با بچێتە هەرێم اینجا لە پاشان کە تەواو بوو کە ئەم وردبینیە تەواو بوو ئەگەر بینیمان هەرێم زیاتر پارەی لای بەغدا ماوە لە 200 ملیارەکە دەیدێنێ ئەگەر قەردار بوو لە 200 ملیارەکە دەبڕێتەوە ئەو 200 ملیارە لێرەوە هاتووە کەواتە ئەو نەوتە کاک حەشیم نەوت بە هیچ کاتێک نە بەغدا بەڕاستی داوای دەکە لەسەر حەقیقەتدا و نە هەرێمیش مستعیدە ئەو نەوتە بە تەواوەتی بڵێ ڕادەستیان مەلەفی نەوت هەمووی ڕادەستی بەغدا بکاتەوە لەبەر ئەوەی ئەوە مەسەلەیەکی سیاسی نەتەوەیی مەسەلەیەکی ئاسایشی نەتەوەیی لێ مەسەلەیەکی سیادەی هەرێمی کوردستانی لەسرە بەڵام وەرە بڵین بە گرێبەستەکان لەگەڵ ئەو کۆمپانیانە نوێ بکرێنەوە بۆ ئەوەی ینی هەرێمی کوردستان ئەوەندە زەرەر نەکا لە فرۆشی نەوت و زیاتر لایەنەکان هەموو لایەنەکان لە هەرێمی کوردستان ئەوانەی کە لە حکوومەت بەشدار ئەوانەی کە لە دەرەوەی حکوومەتیشن وهروە پەرلەمانی هەرێمی کوردستان زیاتر ئاگادار بن و زیاتر بە هەمویان بڕیار لەسەر مەسەلەی مەلەفی نەوت بدەن دەنا عێراق نەوتی ناوێ ئەوەی دەیەوێ ئەقیامی ئەو نەوتەیە پارەکەیە کە ئەو پارانش مانگانە بە زیادەوە دەچێتە بەغدا هێشتا ئەگەر بێتە سەر ئەو حسابە هێشتا بەغدا قەرزاری هەرێمی کوردستان دەبێتەوە باشە بەس دکتۆریانی ئەمەش ڕوونادام ساڵش وەکو نەوت تەسلیمکردن یعنی هەر وەکو پێشتر ئەو بڵێن خەمڵاندنە دەبێت وا پێشبینی دەکرێت ئەوەی بە تەوەقوعی من وا پێشبینی دەکەم کە ئەم ساڵیش هەر ئاوا بێ هەر بڕەپارەیەک بێ اینجا ئایا 200 یان 200ەکە زیاد دەبێ ئەگەر بە پێی ڕێژەی هەرێمی کوردستان با بڵێن لە 12 بۆ 14 ئومێد دەکەین کە ئەو 200 سلفەکە بێتە 300 یان 400 ملیار مانگانە بێ عینە بە شێوەیەکی ئاوا بە شێوەی سلفە مانگانە ئەو بڕەپارەیە بێ تا ئەو وردبینیە تاوا ئەو وردبینەکەی تەواو دەبێت من نازانم ئەمە دەبێتە سەر مفاوەزات و سەر هاتوچوونی لیژنە هونەریەکان لەگەڵ بەغدا و هەروەها مفاوەزاتە سیاسیەکانیش لەگەڵ بەغدا باشە بەس دکتۆر لەسەر دۆسیێنەوەدەوەی کە بەڕێز وتت پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانیەوەیە چوە ڕخنەیەکی زۆر هەیە لەسەر مەسەلەی دۆسیێنەوەت سەبۆن 2013 دو ساڵ کە بوجە لە عێراقەوە 12 ملیار دۆلار لە عێراقەوە هاتەوە کاتە هەرێم بڵێن نەوتی سەر بەخۆ نەفرۆشتووە ساڵی ڕابردوو 2020 هەرێم لە هەموو نەوتەکە 3 میلیارد دلاری بۆ ماوەتەوە ینی 8 میلیارد دلار زیانی بەرکەوتووە کامیان باشترە لە سڕوەیەکەوە نەوت پەیوەندی بە ئاسایشی نیشتیمانی هەرێمەوە هەیە من لەبەروی پسپۆریەکەم ئەو بابەتە نیە من نازام کامەی بۆ باشتە ئەوانە بەڵام ئەوە دەڵێم ئەگەر ینی شەفافیەتێک زیاتر لە مەسلەی بودجە و ئەوانە هەبێ ئەوەی کە لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان بەغدایە و بەغدا بە تەواوەتی مستحقات هەرێم بنێرێ لە دوای ئەوەی کە بڕی با بڵێن ئەقیامی نەوتەکە دەبڕێ ئەگەر بە تەواوەتی ئەو بڕەپارەیە مانگانە وەکو خۆی بێ پێم وابێ هەرێمی کوردستان بار و دۆخی ئابووری و دارایی باشتر دەبێ بەڵام کێشەکە لەوەیە بەغدا پابەندی ڕێکەوتنەکە نابێ کە بەغدا دەڵێ تۆ دەبێ پارەی ئەو 450,000 بەرمیلە نەوتەم بدەیە مانجێ ئێقاکە خۆتۆ لەوێ دەیبڕی ئێ باشە پارەکە بڕە و باقیەکە بنێرەوە باقیەکەش نانێری و حسابی باقیەکە زۆر کەمتر دەکاتەوە لەبەر ئەوەیە ئەکید یعنی هەموو لایەنەکان و هەمووشمان چوەکو هاوڵاتی چوەکو سیاسەتمەدار چوەکو لایەنی سیاسی هەموومان لە کوردستان پێویستیمان بەوە هەیە و تەمەنای ئەوە دەکەین کە باشتر و چاکتر بواری دارایی و ئابووری لە کوردستاندا بەرە و پێشەوە بچێ جا ئەوەیە کە ئەگەر هەموو لایەنەکانی بەشدار لە حکوومەت و هەموو لایەنەکانی دەرەوەی حکوومەت ئەگەر بێکەوە گفتوگۆکان بەردەوام بن لە نێوانیان و پێکەوە ئاگاداری هەموو داهاتی هەرێمی کوردستان بنوە
و دیسە ئاگاداری خەرجەکانیش بن لەوانەیە بارودۆخەکە زیاتر دەبێت و زیاتر و باشتر دەکرێت ڕێگە و استراتیژەتێکی باشتر بۆ داهاتەکان و خەرجەکان لە هەرێمی کوردستان دابنرێ بە شێوەیەکی ئاوا کە لە بەرژەوەندی جەماوەری خەڵکی هەرێمی کوردستان بێ. باشە بەس بەڕێزت پێ دوایە زیانمان نەکردووە لە ئابووری سەربەخۆ چونکە ناشفافیەتێکی زۆر هەیە سندوقی داهاتە نەوتیەکان بڵێن تا ئێستا لە کوردستان کاران نەبووە لە سەدا 42 نەوتەکە دێتەوە بۆ حکوومەت تا ئێستا بڵێن یاسای بودجەمان 9 ساڵە نییە. بەخوا برای بەڕێزم دەزانی بابەتەکە نەبوونی متمانەیە نەبوونی متمانە هەم لە نێوان لایەنە سیاسی کوردیەکان لە نێو خۆدا متمانە نییە و متمانەی ئەوانەی کە لە حکوومەتن لەگەڵ ئەوانەی دەرەوەی حکوومەت ئایا لایەنەکان هەمویان پێکەوە ئەوها دەستباری حکوومەتن و هەمویان یارمەتی حکوومەت دەدەن بۆ ئەوەی حکوومەت هەرێمی کوردستان بە مەسئولیت و بەرپرسیارەتەکانی خۆی ڕابی ئەمە لەلایەک لەلایەکی دیکەش دیسان متمانە لەگەڵ بەغدا نییە یعنی ئەتۆ متمانەت بە بەغدا نییە کە بە تەواوەتی پشتی تۆ بدا و بە تەواوەتی مافەکانە جێبەجێ بکە باشە خۆ پێش 2014 ئەو کات کە ینی پێش ئەوەی نەوت دەربێ لە هەرێمی کوردستانە پێش ئەوەی نەوت ڕەوانە دەرێ بکرێ پێش ڕەوانەکردنینە پێش ئەوەی کە یعنی هەرێمی کوردستان دەست بکە بە ڕەوانەکردن نەوت خۆ بودجە هەرێمی کوردستان بڕا لە بەغدا یعنی ئەو کاتێک خۆ مەسەی نەوتش لە گۆڕی نەبوو کەواتە زەمانەت چییە یعنی زەمانەت چییە تۆ ئێستا ئەگەر نەوتەکانیش هەموو بیرە نەوتەکان و هەموو شتەکان مەلەفی نەوت بە تەواوەتی جانتاکە تەسمیری بەغدا بکەیت زەمانەت چییە چی ئەو زەمانەتە دەدا کە بەغدا بە تەواوەتی مافی تۆ دابین بکە مانگانە هەموو مافەکانی تۆ چێ ناڵە دیسان ئەوە استقلال ناکە بۆ مەسەلەیەکی نەتەوایەتی بۆ مەسەلاتی ئاسایشی نەتەوەیی بۆ مەسەلەیەکی سیاسی استقلال ناکەس بینە دیسان یعنی دەکرێت چونکە لە عێراقدا زەمانەتی جێبەجێکردنی دەستور نییە تۆ مافەکانی تۆ لە دەستور جێبەجێ کراوە وایە بەڵام جێبەجێکردنی دەستور زەمانەتی نییە دەبینی کە چۆن هێزی میلیشیا و هێزی سوپای عێراق هاتە کوردستان بەدەر لە هەموو پرەنسیپێکی یاسایی و دەستوریدا کەواتە عێراق هەر کاتێک خۆی بەهێز بینی دەستور لە دیوار دەدا و پێشەلی هەموو یاسەکانیش دەکا لەوانەیە دێ مافی تۆ دەخوا بۆیە من ئەو پرسیارە دەکەم یعنی زەمانەت چییە ئەگەر ئێستا هەموو نۆتیش تەسبی بەغدا بکرێ بەغدا تۆ مافەکانت جێبەجێ بکە و بەخێور بکە ئەمەیە کێشەکە بۆیە تۆ ئەوەی کە لە دەستە ناتوانانی بیدەیە بەغداتان ئەوەندێ دەرێ فەرموو منش پارەم لای تۆیە پارەی ئەو نەوتە مەبڕۆ باقی کەم بدەوە یعنی مەسەلەکە وەکو گوتم نەبوونی متمانەیە و نەبوونی سیستەمێکی سیاسی دیموکراسی ئاوا لە عێراقدا کە دڵنەوایی بداتە هەموو عێراقیەکان بە کورد و بە عەرەبە بە سوننە و بە شیعەوەکە مافی هەمویان پارێزراوە ئەمە لە عێراقدا نییە و پێشم وایە ناشبێ باشە بەس کاک تۆ لەسەر مەسەلەی بڵین بڕینی بودجە پێشتر لێدوانی بریکاری وەزیری پێشودارای عێراق لە پشکی کوردە باسی لەوە کردبوو کە ینی نەوتەکە بەر لەوەی کە بودجەکە ببڕێ نەوتەکە هەنار دەکراوە چونکە باز لەوە دەکرێت لە بودجەی 2012 و 11 ئەوانەش مەرجی تەسلیمکردنی نەوت بڵین دانراوە لە 2013 ڕێکەوتن لەگەڵ تورکیا کراوە لە 2014 بڵین نەوتەکە ڕەوانە کراوە پەیوەندی بەوە نەبووە ئەوەندەی من زانیاریم هەبوو بێت تاکو ئێستا ئەوەندەی من زانی بێتم نا بودجەی هەرێمی کوردستان لە عێراقەوە پێش ڕەوانەکردی نەوت بڕاوە بە بڕیارێکی مالکی ئەو بودجەیە بڕا هێشتا هەرێمی کوردستان نەوتی ڕەوانە نەکردبوو باش و خواسە بوو وایە ئیشی لەسە دەکرد بەڵام هێشتا ڕەوانە نەکرابوو پاش بڕینی بودجە بە چەند مانجێکیش ئەو جا ناچار بوو هەرێمی کوردستان کەنەوتەکە بفرۆشێ باشە تۆ چەند مانجێک بودجە نەنێری یخۆ لە چێ و هەرێمە بەڕێوە دەچێت لەچێ و خەڵکە موچەوەەر دەگرێت چێ خەڵکەشت دەکا ئەو کات ناچار بوو بە ناچاری و حکوومەت هەرێم ئەم کارەی کرد بۆی ئەوەی من بزانم نازانمیتر لەوانەیە ئەو بەڕێزە زانیاری زیاتری پێبێ باشە دکتۆر کاتمان زۆر کەمەوە سەبارەت بەوەی کە پێ دوایە گەشتبینی بەڕێکەوتنەکە بکرێت ئەم ساڵ و کارنامەیش ئەو کارنامەی سوودانیشتی زۆری تێدایە بۆ کورد ئەوانش جێبەجێ بکرێت بە کورتی بێ سپاس دەکەم
والله گەشتبینیەکی بە حەزەر چۆن دەڵێ التەفاؤل بحەذەر گەشتبینم بەڵام گەشتبینێکی زۆر نا یعنی بەهار ناینە چۆکان یعنی دیسان ترسێکێ دڵە ڕاوچەیەک هەیە چونکە ئەوەی کە ئەمڕۆ بەڕێز سوودانی ئیمزای لەسەر کردووە و بڕیاری داوە و بەڵێنی داوە یەخۆ حکوومەتەکانی پێشیش بەڵێنیاندا بوو بەڕێز کازمیش بەڵێنیدا بوو بەڕێز عادلمەریش بەڵێنیدا بوو بەڵام بینیمان کە هەندێک هێز چۆن گوشاریان لەسەر حکوومەتەکان دروست کرد کە نەیهێش بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکە ئومێدەوارم ئەم هێزانە دیسان گوشار دروست نەکەن لەسەر بەڕێز سوودانی بۆ ئەوەی نەتوانێت بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکە ئەگەر وەکو خۆی لێ گەڕێن کارەکانی خۆی جێبەجێ دەکا و بەڵێنەکانی خۆی جێبەجێ دەکا بەڵام ئینشاءالله دەتوانێت بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکە باشە با دوا پرسیارم لەسەر ئەو ناکۆکەی پارتی وەیەکێتی بێت پێ دوایە کاریگەری هەبێت هەڵبەشانەوەی حکوومەت ینی بێگزاری کشانەوەی یەکێتی ئەمە کاریگەری هەبێت لەسەر بودجێ خۆت دەڕۆنەوە بۆ حکوومەت بڵێن بارودۆخەکە نا تازە بودجە لە ینی عێراق دەڕوا و تەواو کراوە و پشت شەریمی کوردستانی دادەنرێ ئەم سارد و سڕیەی نێوان یەکێتی و پارتی کاریگەری لەسەر ناوخۆش هەیە و کاریگەری لەسەر پەیوەندی بە شێوەیەکی گشتی لەگەڵ عێراق هەیە تۆ هە تەماشای خۆمان بکە تەماشای بازار بکە بازار چۆن سارد بووە چۆن ئەم خەڵکە هەمووی دلە ڕاوچەیە بەڵام من پێم وایە یەکێتی و پارتی پەیوەندیەکانیان ئەوەندە مێژوویە ینی ئەوەندە بە قووەتە کە ئەم جۆرە ساردیانە وا ناکە کە با بڵێن قەتیعەیەکی تەواویان لێکترازانش تەواو لە نێوانیاندا ڕوو بدا لە ڕابردوودا زۆر کێشەی ئاوا لە نێوانیاندا هەبووە بەڵام دیسان گەڕاونەوە سەر مێزی گفتوگۆ و دانیشتون لەبەرەوە هەردووچیان دیسانەوە مەسئولیەتێکیان لەسەر شانە کە پێویستە ئەزمموی هەرێمی کوردستان نەخەنە خەتەرەوە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشوی سەرۆکی پەرلەمانی عێراق ماندوومان کردی سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ ئەوی بینەرانی بڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.